مامەستانی خۆشەویست خوێنکارانی بەڕێز سڵاوی خوای گەورەتان لێبێت. بە ناوی ئامادەی فام بە خێراتتان دەکەین. سپاس بۆ ئامادەبوونتان. ڕەمەزان مانگی قەدر و بەدر، مانگی نوێبوونەوە وزە و ورەی ژیانەوەیە. خۆشەویستان، لە ڕەمەزاندا هەمومان قوتابین. ڕەمەزان مامۆستایە، ڕەمەزان ئیلهام بەخشە، ڕەمەزان وێزگەیەکە بۆ بەخۆداچوونەوە، بۆ پەروەردەبوون، بۆ بەرەو پێشچوون، بۆ سەرکەوتن. جێی خۆیەتی ئێمە جارێکی تر لە ڕەمەزاندا پەروەردەی ناخ و دڵ و دەروونمان بکەین بە ئاوێزەی فەرمایشتە جوانەکانی خودا و پەیامە ئاسمانیەکان و فەرمودەکانی پێغەمبەرمان دروی خودای لەسەر بێت. خۆشەویستان خوێنکاران، بە ئەم مانگە بکەینە دەرفەتی ژیانەوە و هەوڵدان و کۆشام خەنەگەڕ. مەوەستن بەردەوامن لە سەرکەوتن، زوو یا درەنگ سەرکەوتن بەدەست دەهێنن. دەرفەتەکان نابنە خەڵات و دیاری، بەڵکو هەوڵدان و تێکۆشان زامنی سەرکەوتن و بەدەستهێنانی دەرفەتەکانن. صلى الله وسلم على رسوله الأمين وعلى آله وأصحابه أجمعين. أما بعد، شون رمضان بكينا خاڵێکی گرنگ بۆ گۆڕانکاریکردن و سەرکەوتن لە ژیانی خۆماندا. هەڵبەتە بۆ باسکردی ئەم بابەتە بەڕێزان خوێنکارانی خۆشەویست مامۆستایان، پێویست وایە سەرەتا لە مانای ڕەمەزان تێبگەین، لە حکمەتی فەرزبوونی ڕەمەزان تێبگەین و پاش ئەوەش بزانین کە چ شتێک پێی دەگوترێت سەرکەوتن، گۆڕانکاریش بریتێ لە چی. ڕەمەزان خۆی پەروەردگار کە باسی دەکات فەرمێ یا ئەیها الذین آمنوا کتب علیکم الصیام کما کتب علی الذین من قبلکم لعلکم تتقون. لە ڕەمەزاندا ئینسان تێیدا بە ڕۆژوو دەبێت. خۆی پەروەردگار دەفەرمێ ئەو ڕۆژووە تەنها لەسەر ئێوەی موسڵمانان نییە، لەسەر تێگڕای ئومەتانی پێش ئێوەش ڕۆژوو هەر هەبووە. لە هەموو پێغەمبەران سەلامی خۆی پەروەردگاریان لەسەر بێ بە شێوازی جیاواز بە ڕۆژوو بوونە و ڕەمەزان هەر هەبوو مانگێکی پیرۆز و گەورە بووە. خۆی پەروەردگار کە ڕەمەزانی داناوە بۆ ئەوە نییە ئێمە برسی بین، بۆ ئەوە نییە ئێمە بە ڕۆژ بێتاقەت بین، لە برسە ڕەنگمان زەر هەڵگەڕا بێ، قۆڕەقۆڕی سکمان بێ، هاوار بکەین بۆ ئاو بۆ نان، پەلەی ئەومان بە کە خێرا ئێوارەدا بێت و لەسەر سفرەکەمان خوانێکی خۆش بخۆین. خۆی گەورە ئەوەی لە ئێمە ناوێ. خۆی پەروەردگار لە ڕەمەزان و غەیرە ڕەمەزانیشدا ڕزقی ئێمەی داوە و ڕزقی ئێمە گرنتی کراوە کە نافەوتێت و کەسیش نایخوا. ئەوەی کە لەسەر ئێمە گرنگە لە ڕەمەزاندا خۆی گەورە دەفەرمێ لەعەلەکم تەتەقون. یعنی پێم باشە ئەو حکمەتەی ڕۆژوو هەمومان وەکو ناوی خۆمان بیزانین کە دەفەرمێ ئێمە بۆیە ڕۆژوومان لەسەر ئێوە داناوە لەعەلەکم تەتەقون، بۆ ئەوەی بەهۆیەوە تووشی تەقوا بن، خۆپارێز بن. خۆپارێزی لە چی؟ لەو نەفسە شەڕانگێزەی کە لە نێو دەرونی هەر یەکێک لە نێو لاشەی ئێمەدا هەیە، هانمان دەدە زۆر جار بۆ خراپەکاری، و خۆپارێزی لە زاڵبوون جارێکتر نەچینە ژێردەستی شەهەوات و ئارەزوات و حەز و ئارەزوەکانی خۆمان، و هەروەها تەقوای خۆی گەورە بکەین و خۆمان بپارێزین لە سەرپێچینەکردنی خوا و هەروەها لە پاراستنی سنوورەکان. کەواتە خۆی پەروەردگار لە ئێمەی دەوێت لە کاتێکدا کە بە ڕۆژووین ئێمە بەهۆی ڕۆژووە کۆمەڵێک وانە و پەندی گەورە فێر ببین کە ڕەنگە غەیری ڕۆژوو غەیری ڕەمەزان ئەو وانەیەمان فێر نەکە. دەبێت ڕۆژوو فێرمان بکە کە لەو نەریتە خراپانەی لەسەری ڕاهاتوین خۆمانی لێ بەدوور بخەین. و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام لە کرداریدا هەر ئاوەهای فێر کردوین.
تەماشای کە پێمان دەفەرمێ بە ئینسانی ڕۆژوەوان ڕۆژوەکەی کردبێتی بە پێشەنگێک بۆ غەیری خۆی چۆن خی گەورە پێویستی بەوە نیە ئەو مرۆڤە واز بێنێ لە خواردن و خواردنەوە کەواتە خوا نایەوێ ئێمە خۆمان دوور بخەینەوە لە چێشت لە خواردن خوا دەیەوێ ئێمە بەهۆی ڕۆژوەوە خۆمان لە خوی خراپ بە دوور بخەین بۆیە فەرمووی لەعەلەکم تەتەقون خوای پەروەردگار نیعمەتێکی پێداوە کە بریتێ لە لەش ساقی قەدری بزانێ و خواردن و خواردنەوەیەکی زۆر و بێشوماریش ئەمڕۆ دەرکەوتە بەشێکی زۆری هۆکاری نەخۆشیە ترسناکەکان بەهۆی زێدەڕەویکردن لە خواردن و خواردنەوەیە ڕۆژوو پێمان دەڵێ بەو قۆڕەقۆڕی سکی خۆت کە بە برسانوان لێدێ قۆڕەقۆڕی سکی هەژاران و بێنەوایان و لێقەوماوانت بەبیر بێ کەسانێک ساڵ 12 مانگ ئەوە حاڵیانە کەواتە ئەوە ژوانەیەکی تری ڕۆژوو کە بەهۆی و خۆی پەروەردگار فێرمان دەکە ئەوە ژوامان لێ دەکە کە دەستی هاوکاریان بۆ درێژ بکەین کەواتە خاڵ یەکەم بۆ سەرکەوتن دەبێت بزانین سەرکەوتنێک هەیە لە قیامەتە دەبێت لە دنیادا هەوڵ بە ئەو سەرکەوتنە بدەین ڕەمەزانیش ئەو دەرفەتەیە کە ئینسان بتوانە بیقۆزێتەوە ئەو سەرکەوتنەی تێدا بەدەست بێنێت چۆن بەوەی کەوە حورمەتی ئەو مانگە بگرێت بە ڕۆژوو بێت پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستترینی کردەوەکان لە لای خوا ئەوەی دڵی موسڵمانێک خۆش بکەی جا ئەو دڵی موسڵمانە بە خەندەیەک بێ بە بڕێک پارەی زەکات بێ پێی بدەی بەلابردنی بارێکی قورس بێ لەسەر شانی قەرزێکی بۆ ئاسان بکەی و بووی بدەیتەوە هەموو ئەوانە بەکەم مەزانە شهر رمضان الذي أنزل فيه القرآن مانجی ڕەمەزان ئەو مانگەی کە خوای گەورە قورئانی تێدا دابەزاتەوە یعنی ئێستا دەینە ئەو خاڵی بۆ ڕەمەزان گرینگە لەبەرەوەی قورئانی تێدا دابەزیوە بەناوی خوای گەورە و میهرەبان حەزرەتی مەحویە فەرمێ شەوێ لەیلا بە مەجنوونی دەوت بڕوانە حاڵی خۆت شەوێ لەیلا بە مەجنوونی دەوت بڕوانە حاڵی خۆت کەوا چۆنت بەبا داوە هەموو عەقڵ و کەماڵی خۆت وەڵامی دایەوە مەجنون ئەگەر تاقەت ببێ لەحزێ لەناو ئاوێنە بڕوانە کەمێ حوسن و جەماڵی خۆت ئەڵێ ڕۆژێک لەیلا بە مەجنونی وت یەک تۆس تەماشای حاڵی خۆ بکە لەناو ئاوێنەیە سەیری خۆ بکە و بۆ ئاوە هەرچی عەقڵ و کەماڵ و هەرچی سەلیقە هەیە تیاتا نەماوە ئەڵێ وەڵامی دایەوە مەجنون ئەگەر تاقەت ببێ لەحزێ ئەڵێ مەجنونیش پێی وتی ئەگەر تاقەتە هەیە وەتوانی یەک لەحزە لەناو ئاوێنەیە سەیری خۆ بکە ئەو کاتە زانی من بۆچی ئاوام لێ هاتووە لەناو ئاوێنە بڕوانە کەمێ حوسن و جەماڵی خۆت طبعا مەحویش و تەواوی عارفانیش ئاوێنەیان بە جیلوە و جەماڵی حەزرەتی حەقیان جیلوە و جەماڵی محەممەدی وەرگرتووە زۆر تەرکیزیان لەسەر ئەو حاڵەتە کردوتەوە کە تایە ئاوێنەکەی دڵ وەکو خۆی لە شوێنێکی تراڵێ بە ئیخلاسی ئەوم ئاوێنەکەی دڵوا جەلاداوە کە چێهرەی مەقسوودمی تێدا نمودارە من ئەمەوێم شەو لە خزمەتانە دوای دەستخۆشیێکی زۆرم بۆ ڕێکخەرانی ئەم مەراسیمە پڕشکۆیە و لەم مانگە پیرۆزەیە و لەم شەوە پیرۆزەیە بە تایبەتتر دوای التیماسی دوعا و نزا و پاڕانەوە بۆ ئەوەی کە خوای پەروەردگار بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەر ئەم برا بەڕێز و خۆشەویستانەیە و بەسەر ئەم جێگە پیرۆزەیە کە جێگەیە کە تایە عیلم و زانست و زانیاری تایە جیلوەکە کە یەکێکە لەو جوانیانەی کە دوجار ئینسانیەتی لەسەر بینا ئەبێ و کۆمەڵگەی تیا بەرەو پێشەوە ئەڕوا
خۆشەویستان، ئەمەیە لە خزمەتتانە باسی ئەوە بکەم کە یەکێک لە فەیلسوفە یۆنانیەکان بە ناوی پاپاترۆس کە هەردێکێکە لە مامۆسایانی زانکۆی یۆنان و فەیلسوفێکی شۆ چەندین کتێبی فەلسەفی هەیە، دوای تەواوبوونی محازەرەکەی تەلەبەکانی پرسیاریان لێ کرد. یەکێک لە تەلەبەکانی هەراوە بە شێوەیەشی چۆنەڵی گاڵتە ئامێز هەر حەزی کرد مامۆسا بدوێنێ. سێرێکی کرد و وتی ئەرە مامۆسا تۆ هەمیشە باسی فەلسەفەمان بۆکەی بەس باسی ژیانمان بۆ ناکەی، ژیان یعنی چی؟ تەلەبەکان ئەڵێ هەمیان دەستیان کرد بە پێکەنین. ئەوی شتی کاکە پێکەنینی ناوێت، زۆر ئاساییە. پرسیارێکی کردەوە منیش جواب بێمەوە. دەستی کرد بە گیرفانی چاکەتەکەیە، پارچەیە ئاوێنەی دەرهێنا. پارچەیە ئاوێنەی دەرهێنا پێی وتن، وتی ئەزانن ئامە چییە؟ وتی لە ڕۆژانی شەڕی جەنگی جیهانی من مناڵێکی بچووک بووم. کاتێک کە ئێمە لە دەوروبەری دەیەکی یۆنان ئەژیاین، ئەو ناوە بەهۆی شەڕ و ماڵکاولیەوە کۆڵێ تەواوی شتەکان هەمووی کاول بووبوون، هاتمە دەرەوە تەماشام کرد، ماتۆڕێک کەوتووە، ماتۆڕەکە ئاوێنەکانی کەوتبوون، چەند پارچەیەکی تایە کەوتبوو لە ئاوێنەکە، کامەیان زۆر باش و چاک بوو، ئەڵێ دەرم هێنا و گرتم بە دەستمەوە، ڕوو بە خۆرەکە ئەم گرت و ئەمە لە ماڵە دراوسیەکان یا لەو شوێنانەی کە تاریک بوو پێم ڕۆشنە کردەوە. ئەو خۆمانە زۆر جار لەوە چێ بە مناڵی زۆر بمانە میشەمان کردبێ، ئاوێنە بەرامبەر بە هەتاو دانیت و تیشێکاوە زۆربەی زۆری ئەو شوێنانی کە ئەتەوێت پێی ڕووناکەوێتەوە. ئەڵێ ئەم یاریەمە کرد بۆ خۆم، بۆ سەرگەرمی خۆم، بەڵام زۆر لەزەتم لێ برد، زۆر بەلامەوە خۆش بوو. ئەڵێ بەڵام دوایی وردە وردە کە گەورە بووم تێگەیشتم لەوەی کە ئەوەی ڕۆشناییە بەخشێ من نیم کە مەسەلەن ئەیگرما و شوێنانی کە ئەمەوێ ڕۆشن و ڕووناچیکەمەوە، بەڵکو جێگەکەی یان مەزدەرەکەی کەسێکی ترە، بەڵام من ئەتوانم ببمە ئەو ئاوێنەیە. ئەڵێ تێگەیشتم لەوەی کە ژیان بریتیە لەوەی کە هەر هەمومان یەک پارچە ئاوێنەی لەو ئاوێنە شکاوە، هەروەکەوەی کە مەولانا لە جێگەیەکە فەرمێ حەقیقەت ئاوێنەیەک بوو شکا، هەر کەس پارچەیەکی هەڵگرتەوە ئەڵێ من خاوەنی هەموو حەقیقەتم، لە کاتێکە حەقیقەت خۆی بۆ خۆی ئاوێنەیەکی شکاوە بووە بە چەندین پارچە و هەر پارچەی لای یەشێکە. ئەڵێ من دوایی لەوە تێگەیشتم بەڕاستی هەر یەکێک لە ئێمە ئەو ئاوێنەیەین، ئەو ئاوێنەیەین کە تایە ئەبێ لە هەر جێگەیەک کە تاریکی و زڵومات هەبوو ڕۆشنایی بۆ ئەو شوێنە بەرین، لە هەر جێگەیەک ناڕوونی هەبوو، تەڵخی و ناکامی و ناشرینی هەبوو، ئێمە بتوانین جوانی و پاکیزەیی و زیبایی بۆ ئەو شوێنە بەرین. کاری عورەفا بە غەیری ڕووناکردنەوە هیچ شتێکی تر نییە. برا فکری چرا کبریتی فرسەت تا لە دەستا هەیە، شەوی یەڵدا لە پێشە، ڕۆژی عمرت وەختە ئاوا بێ. تەواوی عورەفا ئیشیان لەسەر ئەوە کردووە لە جێگەیەک گەر ڕازگۆیی نەبوو، ئەگەر درۆ هەبوو تۆ بێ بەو ئاوێنەی ناخت ڕازگۆیی بەری بۆ ئەو شوێنە، لە شوێنێک ئەگەر خیانەت هەبوو تۆ پاکی و پاکیزەیی و جوانی لەگەڵ خۆتا بەری بۆ ئەو شوێنە. ئێوە تەماشایەم لە حەزەیە مەکەن کە تایە ئەژین، بیر بکەنەوە لەوەی کە بۆ ڕۆژانی داهاتوو بۆ ژیانی داهاتووتان هەر بەڕاست ئێوە لە بازنەی تاریشی لای لە بازنەی ڕۆشنایی. ئەمە زۆر زۆر گرنگە، ینی ئەمە عورەفا هەمیشە ئیشیان لەسەر ئەم حاڵەتە کردووە، دڵیان کردووە بە سەرچاوەی ئەو نورە. هەر بەڕاست ئەو نورە توانیوێتی لە دڵمانە شتێکی وا دروست بکا کە بتوانێ لە بینی نور و زڵمەتە جیاوازی بکا و بتوانێت لە تاریکایی بێتە دەر و ڕووناکی و ڕۆشنی ئیمان هەڵبژێرێ. ئەها مەحوی ئەڵێ چی؟ ئەڵێ دەبێت حورمەت بگیرێ جێنەزەرگەی حەزرەتی یارە، بە دڵی خۆی ئەڵێ لەبەر ئەوەی کە مەزدەری تاقەکەی ئێمە، مەزدەری ڕووناکی و ڕۆشناییەکەی ئێمە لە جێگەیەکی ترەوەیە کە لە خواوەیە، کە یەت بۆ کوێ؟ یەت بۆ ئەم دڵە تاریکەی ئێمە ڕۆشن و ڕووناچیەکاتەوە. ئەڵێ ئەبێ حورمەتی لێ بگیرێ، چکە ئەم دڵە جێنەزەرگەی حەزرەتی یارە، حەزرەتی یار خۆی نەزەری لێ ئەکا، پاشی ئەکاتەوە بۆ لەبەرەوەی کە خۆی ئەفەرمێ فطرة الله التي فطر الناس عليها. ئێمە هەر بە فطرەت ئەو نورە لە ناو دڵمانە چەکەرەی کردووە، بەڵام
ئەوە کەوتۆتەوە سەر ئێمە ئەم پرسیارە لە خۆمان بکەین هەر بەڕاست ئێمە ئەتوانین ئەو تۆویە عیشق و خۆشەویستەی کە خوا لە ناوناخی ئێمەیە چاندوێتی ئەتوانین ئەم تۆوە کە دانەوێڵەیەکی زۆر زۆر بچووکە هیچ نییە بەڵام فیترەتێکە هەیە وجودی هەیە لە ناوناخی تۆیە ئایا هەر بەڕاست ئەتوانی ئەم تۆوە بچووکە تەحویلکەی یان تەبدیلکەی بەو شەجەرە طەیبەی کە خوا لە قورئانە باسی ئەکا كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء تؤتي أكلها كل حين بإذن ربها زور مهمة تو بیر بکەیتەوە لەوەی کە هەر بەڕاست شتێکی بچووک لە ناو ناختا هەیە بە کەمی مەزانە بەس هەوڵ بە بیکەی بەو شەجەرە طەیبەیە ئەو شەجەرە طەیبەیە زانن چی میوەیەکی پڕ بەرەکەتی پێوەیە مەحوی چەند جوان باسی ئەوەی کردووە بۆ لەبەرەوەی کە خۆی دۆزیوەتەوە لە ناو بازنەی تاریکاییان نییە لە ناو بازنەی ڕووناکیە ئەڵێ چی ئەڵێ وتی میوەی بەهەشتە شعری مەحوی خوددا نەبڕی لە باخمداری بەردە بەڕاستی میوەی بەهەشتە بۆ لەبەرەوەی کە لە جێگەیەکە قسەی خۆش هەبوو دنیایەک ئارامی وجودی ئەبێ سەیریکەن کاتێ ئینسان بە مەحەبەت و بە عیشقەوە ها ئاوێنەکەی دڵی ئەکاتە شوێنێک کە تاریکایی لێ بوو ئەوەی کە ڕۆشن و ڕووناکی بکاتەوە ئەو جێوەی یەک پارچە ئەگۆڕێ ئەها سەیری ژیانی خۆتان کەن کەسێکتان خۆشەوێ کاتێک کە قسەی لەگەڵاکەی خۆ بەخۆ بەبێ ئەوەی کە ها چۆنەڵی زۆر لە خۆ بکەیت بەبێ ئەوەی کە خۆت بۆ ئامادە کردبێ کە لەگەڵ یا قسەکە هە لە خۆتە بە تۆنێکی زۆر نەرم قسەی لەگەڵاکەی هەر بەڕاستی محبەتی بەرامبەر بە ئەنوێنی بۆی ئەچەمەیتەوە کاتێک کە مەسەلەن قسەی لەگەڵاکەی ڕێزی لێ ئەگری بۆی ئەچەمەیتەوە بەبێ ئەوەی کە ئەم شتە ئەم خۆچەماندنەوەیە ئەسڵەن هیچ قەراردادێکی لەبەی نابوو بێ من لەگەڵ تۆیە ئەمانە ئەنوێنم بەرامبەر تۆش یعنی ها چۆنەڵی مەحەبەتم پێبەخشی نا ئەمە شتێکی خۆڕسکە بەبێ ئەوەی کە ئیرادە و خواستی خۆتی لەسەر بێ ئەم حاڵەتە ڕوواکە یعنی مەسەلەن لە هەرێشێک لە ئێمە بەڵام گرنگەکەی لە چیایە گرنگەکەی لەوایە ئەم شتە سەرەتا لە دڵەوە سەرچاوی گرتووە ئەنجا گەیشتووە بە جەستە و بە گیانی تۆ جەستە ئەچەمێتەوە بۆ ئەوەی کە ڕێز و حرمەتی خۆی بەرامبەر بە بەرامبەرەکە پیشان بە مەولەوی تا و گۆزی خۆمان چەند جوانە فەرمێ پێشانیم هەوە زانۆش لازمن تعزیمی جەناب پیریش لازمن سەیریش کە پیریشی چەند جوان وێنا کردووە ئەڵێ کاتێک کە ئینسان تەمەنی بەرەو ئەڵکشان ئەڕوا ئەچەمێتەوە ها پشتی کوڕەبێ ئەزاننەوە وێنای کردو بەچی ئەڵێ ئەوە بۆ ئەوەیە کە کاتێ بەرەو ڕووی خوا ئەچێ تعزیمی بۆ ئەکە ئەوا پشتی ئەچەماوەتوانێ ڕێز لە خواگرێ بۆیە ئابە و شێوەیە ئەڕوا لە جێگەیەکی تریشە زۆر جوانتر لەمە ئەڵێ وردی کڵانن دەواازەی هەستی ئەڵێ چی ئەڵێ دەواازەی دنیا ئەوەنە بچووکە ئەوەنە مناڵانەیە ئەوەنە هیچە دەواازەکەی ئەوەنە تەسکە ئەبێ خۆ بچەمێنی دەوانێت هەتا پێچیتە دەرەوە لەبەرەوە خوشکان و برایانی بەڕێز زۆر مهمە هەمیشە تەرکیزمان لەسەر ئەوە بێ ڕەمەزان و ڕۆژوەکانی قورئان و ئایەتەکانی یان محەممەد و فەرمودەکانی چی ئیزافەیەک ئەخاتە سەر ژیانی ئێمە ئەمە زۆر مهمە مەحوی چەند جوان فەرموویەتی لە بەینی نور و زوڵمەت ئامەشۆ سەر ناگرێ مەحوی کاکە نابێ قاچێکی لە ناو نورا بێ قاچێکی لە ناو زوڵمەتا بێ خۆ یەکلایی کەرەوە لە بەینی نور و زوڵمەت ئامەشۆ سەر ناگرێ مەحوی نیگارم بۆیە پێمیوت لە من هاتن لە تۆ ڕۆین وتی مەحوی من و تۆ ئافتاب و سایەتی مسالین جەنابی من کە دەرکەوتم ئەبێتە شیفی تۆ بڕۆ لە جێگەیەک کە ئیتر وەکو ئەڵێ هەتاوی معریفەتی ئیلاهی وجودی هەبوو هەتاوی معریفەتی جوانی و جوان ناسی و عشق و مەحەبەتی خوا وجودی هەبوو ئیتر لەو شوێنە تاریکایی نامێنێ لە چێ ترسی تۆ بۆ خۆتت پێ بچووکە بۆ پێوانیە کە تۆ لە هەر جێگەیەک بووی ئەو شوێنە ئیترە پڕەبێ لە ئارامی پڕەبێ لە خۆشی پڕەبێ لە عیشق پڕەبێ لە مەحەبەت بەڵام ئەگەر خۆت بناسی بزانی هەر بەڕاست تۆ لە ناو بازنەی ڕووناچیت یان لە ناو بازنەی تاریکی بوومە پەندی عالەمێ وتم و وتی مەحوی بەسی بێ مشریکی یا لە من یا لە دنیالادا یعنی بەڕاستی ئەمە عورەفا بە تەواوی شرک و ئیشراکیان زانیوە کە ئەگەر پێشان لە ناو دنیا و پێشان لە ناو قیامەتا بێ وتویانە ئەو پێی ئەو دوو پێی کە خوا پێداوی نەبێ هەردووچی لە ناو ڕۆشناییە بێ بۆچی ئەوەی کە بیتە یەک پارچە نور و ڕۆشنایی و پاکبوونەوە بۆ خۆت و بۆ چوار دەورەکەت نامێ زۆر لەوە زیاتر کاتتان بگرم ومێ دەخوازم کە ئینشاءالله ئەم دێڕە مەحوی ئەم دێڕە جوانەی مەحوی ببێتە هەنگاوێکی باش بۆ هەرێکێک لە ئێوە خوێنکارانی عەزیز ئەڵێ دەخیلتم کوڕی ئەمڕۆ بە
فەرداوا دەکەم هیچە چ فەردا هاتیانە کراوە کارێک و بۆ دوێنێ ئەڵە دەخیلتم بۆ ئەم لەحزەیە بژی کە تایت باس لە ڕابردوومەکە و داهاتووش هیچ خەمێکی مەخۆ گرنگەوەیە بۆ ئەم لەحزەیە بژیت کە تایە ئەژیت ئەم لەحزەیە وجود و بوون و ژیانی تۆیە لەبەرەوەی کە ڕابردوو ڕۆژت چ فەردا هاگەر بڵی بەیانی ئیشەکەکەم چ فەردا هاتیانە کراوە کارێک و بۆ دوێنێ چەندین بەیانی وتمان فڵان شتی تیاکەین بەڵام بەیانی بەنیسبەت دوو بەیانیەوە بێ بەکوێ ئەبێ بە دوێنێ چ فەردا هاتیانە کراوە کارێک و بۆ دوێنێ ئومێ دەخوازم کە ئینشاڵڵا هەمومان بەعشق و بە مەحەبەتەوە ژیان لەگەڵ یەکتریا بکەین خۆمان لە بازنی نور و ڕۆشنایی و ڕووناچیا ببینینەوە بە یەکجار زڵومات و تاریکی بەجێ بهێڵین هەتا ئەوەی کە خوا خۆی ببێ بە وەلیمان ببێ بە ڕێنیشان دەرمان چونکە خۆی فەرموویەتی الله ولي الذين آمنوا يخرجهم من الظلمات إلى النور ئەوە خوا خۆی وەلی ئێوەیە کە لە تاریکایی دەستان ئەگرێوەتان با بۆ ڕۆشنایی سوپاسانەکەم سەلام رحم الله من سمع مني حديثا فبلغه كما سمعه وأتى رحمة إخوانه كسبت كجريسي فالمدير دبل لمنها وديجين البوشي ويك بيستويتي منيش أمشو لجرى شعيا فالمدير تعدمرت فالمدير كي زيري رسول الله صلى الله عليه وسلم مخم باليوتا فما بس يوي بتو عن السودك بإيو بجينو حاجاتي كم يجبتو إيوش بتو عن السود بدورو برتان جينو فالمدير بتينا وارتكاك كبيغمبرنا عليه الصلاة والسلام لفالوات لا يدخل الجنة من كان من قلبه مثقال ذرة من الكبر واتا ناتشي تبهشتو أو كسيب أن تعزي مثقال ذرة خوب دورزاني لدودابه خوب دورزاني وبريتيا لغلقتنا كردن بوراستي هل وها بكبزاني من خلقاني دوروبه أما كان ناشرين وكو جهرك دتشد دماري أو كساني كبتاوتين دشتون من السين خواه سبحانه وتعالى هل وها شعرزاني لسنة بغمرك عليه الصلاة والسلام هل وها لروي إيمان وبتاوتي كامل نبون يكيك لوري كانت شعرزان كدين خوبا قرزاني أويكا خومان هاشمي خلقي ببينينو باوري توامان بو هبت كهمو أواني للسرسيوي دجين لێک دایک و باوکۆ هاتوون و ئێمەش هاوشێوەی ئەوانین پێویست ناکات بە هیچ شتێکەوە بنازین لەسەر ئەم دنیایە چونکە ڕوخسارێکی جوان پێر دەبێت و جەستەیەکی جوانی شتێک دەچێت و هەروەها پارەیەکی زۆریش لەدەست خاوەنەکەی دەڕات و تاکە شتێکە بۆ ئێمە بمێنێتەوە کاری چاکەیە لە دنیادا و لە قیامەتیشدا تاکە شت کە جیاوازی بکات لە نێوان ئێمە بەکەدا لە لای خوای گەورە تەقواکردن و خواپەرستیمانە هەروەک چۆن خوای گەورە لە قورئانی پیرۆزدا دەفەرمێت إن أكرمكم عند الله أتقاكم واتبرستين تانا لا إخوة دولة أوي كالهمو تام بتقواتينا ويبلد برزي وفخر شانازي وبسر أو زوية دامرو أو همو خوبة دولة زاني وشانازي لبايتي كدوي ماوي كي زور دتي كجير أنسيو دبيت إسكا بيكاريك لغوركي لبيكراو دا كتاكشت بحاناتو بيت كدور تاكا كانتا ويتابع توانين بخوران بدور بقينام آكارا چونکە پێچەوانەی دینی ئەڵڵا سونەتی پێغەمبەرەکەیەتی عەلەیهی سەڵات وەسەلام و قورئان فەرموودە بەڵگەی ئەوەن کە بێگومان خوای گەورە ئەو کەسانی خۆش ناوێت کە خۆیان بە گەورە دەزانن و بە شانازی و بە سەرزەویدا دەڕۆن وەک خوا سبحانه وتعالى لە قورئانەکەی خۆیدا بۆمان دەفەرمێت إن الله لا يحب كل مختال فخور بێگومان خوای گەورە ئەو کەسانی خۆش ناوێت کە شانازی بە خۆیانەوە دەکەن و لوتبەرز و لە خۆبایی بۆی بە هەوڵ بدەین خوبا گەورەزانی لە کۆمەڵگەدا لە نێوان خۆماندا بسڕینەوە تا دەتوانین سوود بە یەکتری بگەێنین چونکە سوود بە یەکتری گەیاندن ئەرکی سەرشانی هەر تاکێکی موسڵمانە لە کۆمەڵگەدا هەروە چۆن پێغەمبەرمان عەلەیهی السەڵات وەسەلام چەندین جار تەکیدی لەسەر ئەم بابەتە کردووەتەوە وەک یەکێک لە فەرموودەکانی کە دەفەرمێت أحب الناس إلى الله أنفعهم للناس واتخۆشەویستترین کەس لای خوا ئەو کەسەیە کە سوودی هەبێت بۆ دەوروبەرەکەی دیارە هەر یەکێک لە ئێمە لە هەر پلۆپایەکی کۆمەڵگادا بینی پێگەیەکی کۆمەڵایەتی بەرزمان هەبێت یاوە خودنا دەوڵەمەند بین یا هەژار مامۆستا بین یا قوتابی یا لە هەر پیشەیەک لە پیشەکانی کۆمەڵگادا کار بکەیت بە شێوەیەک لە شێوەکان بە پرسیارەتیمان لەسەر شانە بەرامبەر دەوروبەر و
پێویستە سود بگێرین جا بە هەر شێوەیەک بێت و بێگومان پێویستە ئەو بزانین کە ئێمە بە هیچ شێوەیەک زیان ناکەین لە سودگیاندن بە خێزان بە دەوروبەر بە کۆمەڵگە هەتا ئەگەر خەڵکی دەستخۆشیشت لێ نەکەن وستایشیشت نەکەن لەسەر ئەو کارانەی کە کردوتە ئەوە مادوورە بەومەوەستا ئین الله یحب المحسنین خوا چاکەکارانی خۆش دەوێت و دڵنیا بن کە چاکە لای خوای گەورە بنەبێت ئامادەی سەرەکی من باسکردنی ئەم دوو بابەتە ئەوە بوو کە بە هەموومان بێکەوە هەوڵ بدەین بۆ کەمکردنی خۆ بە گەورەزانی لە کۆمەڵگەدا هەروەها سود بە یەکتری گەیاندن بۆ سەرخستنی دینی ئەڵڵا و پێشخستنی کۆمەڵگەکەمان کەتە لۆکی مرۆڤایەتی قورئانی پیرۆزە کە تێیدا وەڵامی سەرجەم پرسیارەکانی مرۆڤ دراوەتەوە کە دەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان لە مێشکیدا دروست بووبێت. ئەی باشە کە ئێمە ئەو نیعمەتانە خوای گەورە بووی داناوین وەک چۆن خوای گەورە لە سوورەتی بەقەرە ئایەتی 255 دەفەرمێ وەسیع کورسیه السەماوات والأرض واتە تەنها کورسی خوای گەورە لە حەوت ئاسمانەکە فراوانترە. ئەو ئاسمانەی کە ئێستا ئێمە دەیبینین کە زانایانی فیزیاگەر مەزەندەی دەکەن کە تەنها سەدا 4 دۆزرابێتەوە و سەدا 96 بە نەزانرایی ماوەتەوە ئەوە تەنها ئاسمانی یەکەمە. ئاسمانی یەکەم ستیلەیەکی بچووکە لەناو بیابانێکی گەورەدا لە چاو ئاسمانی دووەم. ئاسمانی دووەمیش بە هەمان شێوە ستیلەیەکی بچووکە لەناو بیابانێکی گەورەدا لە چاو ئاسمانی سێیەم. ئیتر تا ئاسمانی حەوتەم هەموویان مستیلەیەکی بچووکن لەناو بیابانێکی گەورەدا. بەڵام ئاسمانی حەوتەم مستیلەیەکی بچووکە لەناو بیابانێکی گەورەدا لە چاو کورسی خوای گەورە. ئێمە لێرەدا گەورەی و عەزەمەتی خوای گەورەمان بۆ دەردەکەوێت. ئەی باشە کە خوایە بۆ گەورەی خۆیەوە ئێمە بە بچووکی خۆمانە و خوای گەورە ڕێزی لێگرتووین. قورئانی پیرۆزی بۆ ناردوین کە چەند کە زۆر نیعمەتی کەی پێداوین کە ئێمە زۆر هەتا باسییان کەین کەمە. یەک لەو نیعمەتانە چاوی مرۆڤە. هەر ئێستا هەر یەکێکمان بۆ سیچر کە چاومان داخین بۆ ماوەی سیچر کە هیچ نەبینی دواتر چاومان دەکەینەوە لەوەدا نیعمەتێکمان بۆ دەردەکەوێت کە ئەویش نیعمەتی بینینە. ئەی باشە ئێمەی مرۆڤ کە ئەوەندە بچووکین خوای گەورە بە گەورەی خۆی ڕێزی لێ ناوین. ئەی باشە بۆ ئێمە ڕێز لە یەکتر ناگرین. بۆچی ئێمە خۆمان بە گەورە دەزانین؟ بۆچی کە خوای ڕستکە ئێمەی لەسەر خۆی فەرز کردو ئێمە هاوکاری یەکتر ناکەین؟ بۆ ئێوەی بینێ بکەم ئەویش ڕۆژوگرتن کە بە عەربی پێی دەگوترێت سیام کە خودای گەورە بە ئیزرائیلی فەرمووە لە یەکەم ڕۆژی ڕەمەزاندا وتیەتی ئەی ئیزرائیل هەرچی کەسی خراپ و شەیتان و خراپەکارە هەموویان کۆت و سنجیر بکە و بیخەژێ دەریاوە لەبەرەوەی لە مانگی ڕەمەزاندا مانگی ڕۆژ و تەعیات و ڕوو لە خواکردنە مانگی چاکە و کامەرانیە دەبێت لەم مانگە پیرۆزەیە ئێمە هەموومان ڕوو لە خوا بکەین و خۆشی کامەرانی بڵاو بکەینەوە و واز بە خراپەکاری بینین و ڕوو لە خۆشی بکەین بۆ ئەوەی ببین بە نمونەیەک بۆ هەموو لایە کە ڕۆژی کردو بە سێ پلە ڕۆژی گشتی ڕۆژی تایبەتی ڕۆژی تایبەتی تایبەت ڕۆژی گشتی ئەو ڕۆژانە دەکرێتەوە یاخود ئەو کەسانە دەکرێتەوە کە واز لە ئەرز و ئارەزەکانیان هێناوە و دەربازی ئەرز و ئارەزەکانیان بوونە و تا ئێوارە پرسین و ڕوو لە خوا بوونە ڕۆژی تایبەتی ئەو کەسانە دەگرێتەوە ڕۆژی تایبەتی ئەو کەسانە دەگرێتەوە کە گوێچکیان و زمانیان و جەستیان و دەستەکانیان لە خراپەکانی و تاوان و ڕقوکین دەپارێزێت و ڕوو لە خوا ئەکات و هەمیشە ئەپارێتەوە ڕۆژی تایبەتی تایبەت ئەو کەسانە دەگرێتەوە کەوا نەک تەنها لە خواردن و خواردنەوە بە ڕۆژوو بن و لە ئەرز و ئارەزوو بەڵکو لە تەواوی دنیانەوە بە ڕۆژوونەوە و ڕەخواکەن و سوزدە بەخوا ئەبەن وا بە ڕۆژوکردن و سوزدەبردن بە خودا خۆیان تێدەکەن تا ڕۆژوکردن لەلایەنی ئیمانی خەزەریەوە ئەڵێ ڕۆژوکرد نابێت زیادە ڕۆی لە خواردن کات و زگی خۆی تێکات بە خواردن لەبەرەوەی مەبەست لە ڕۆژوگرتن تێبگات لە هەستی تونیایەتی و برسایەتی و هەروەها زیادە ڕۆیکردن لە خەودا لەبەرەوەی ئەمە ڕۆژانێکی ئاسایی خەوسوکەوت بکەیت و هەستی و دانوشی بۆ ئەوەی تام و چەشنی برسایەتی
دنیاتی ببینیت و تێبگەیت لە هەستی بە ڕۆژبوون لەبەر ئەوە لەم بارەدا کە تۆ تامی تەشنی دنیاتی برسایەتی و واتێنا لە ئەرزوو ئارەزوو دەستبەردار بوونی ئەرزوو ئارەزوەکان وادێتیانە وادێکات تێبگەی لە هەستی کەسی بەرامبەر و هەژاران کە ناتوانن ژەمێکی خۆراک بخۆیان دابین بکەن و هەروەها پڕ بەسکی خۆیان بیخۆن جا لەم بارەیەدا ئێمە موسڵمانان لەسەر هەموو لایەکماندایە لە مانگی ڕۆژی پیرۆزی ڕەمەزاندا هەموومان خۆشی کامەرانی بخەینە دڵی خۆمانەوە ڕووبکە لە دەرەوەی ئێمە بێت چونکە ئێمە موسڵمانی نەک هەر بە ناو موسڵمانین بەڵکو دەبێت لە ڕێگانەوە کردار و ڕەفتاری ڕۆژانەماندا کارمان تێ بکەن و هەروەها دەبێت هەمیشە ڕوو لەخوا بگەین و خۆشی کامەرانی چاکنی لەم مانگەدا بکەین